توێژەران دەڵێن ئەگەر سەتادووی زەوی بە بۆیەی سپی ڕەنگ بکرێت گەرمبوونی زەوی کەم دەبێتەوە. توێژەرانی زانکۆی پۆردۆ چارەسەرێکی نوێیان بۆ بەرەنگاربوونەوەی گەرمبوونی جیهان هێناوەتە ئاراوە. لە ساڵی 2021 جۆرێک لە بۆیەی سپیان داهێنا کە دەتوانێت تا 98 ڕووناکی ڕەنگ بداتەوە. ئەگەر ئەم ئەڵقەیە 200 زەوی بگرێتەوە دەتوانێت یارمەتی دەربێت لە چارەسەرکردنی کێشەی گەرمبوونی جیهان. بە گوێرەی ئەو راپۆرتەی ماڵپەڕی ساینس ئەلبێرت بڵاوی کردوتەوە، پرۆفیسۆر جێرمی مەندی ئەندازیاری کارەبا و کۆمپیوتەر لە زانکۆی کالیفۆرنیا لە چوارچێوەی ئەم توێژینەوە ڕایگەیاندووە ئەگەر 200 ڕووی زەوی بە بۆیەی سپیدا پۆشرێت ئەوە ڕنگدانەوەی ڕووناکی بۆنەوە بۆشایی زیاتر دەبێت و بەم شێوەیە هەڵمژینی ڕووناکی کەم دەبێتەوە. بەم شێوازە دەتوانێت پلەی گەرمی زەوی تا ڕادەیەک کەم بکاتەوە. بە وتەی ئەو گەڕانەوەی ڕووناکی بۆ بۆشایی ئاسمان هیچ زیانێک بە گەردوون ناگەێنێت.